بیرکاری پۆلی هشتمی بنەڕەتی لاپەڕا 128. ئەو لاپەڕەیە دەربارەی ئەگەر و ڕوودا. ڕاهێنانی ئاراستەکرا و پرسیارەیەک دایانا دەیەوێت لەسەر کورسیەک دانیشی لە نێوان 9 کورسی کە ڕەنووس کراوە لە 1 هەتا 9. کۆمەڵەی ئەو ئەنجامانە بنووسە کە لە توانادایە. با بنووسین ئەو کۆمەڵانە چنە. زۆر ئاسانە کۆمەڵەکە. 9 دانە کورسیە کەواتە ئەوها کەوانە چی دەکەینەوە لە 1 هەتا 9 ڕەنگە لەسەر کورسی ژمارەیەک دانیشی یان ژمارە 2 3 4 5 6 7 8 و 9 تەواو کەوانەکەش دادەخەین. کەواتە زۆر ئاسانە، تەنیا تۆزە کاتی دەوێ. بەشی 2 ب ئەو ئەنجامانە بنووسە کە ڕووداوی دانیشتنی دایانە لەسەر کورسیەک کە ژمارەکەی تاک بێ. لێرە تۆزەک باشە، تۆزەک پرسیارەکە تۆزەک زەحمەت بوو. تاک لە مابین 1 هەتا 9 کەواتە ژمارەیەک تاکە، ژمارە 3 تاکە، 5 و 7 و 9. ئەوەندە ڕووداو هەیە. پرسیاری 2 ئارەی پارچەدراوێکی هەڵدا و میلی پەپکی بەرامبەری سووڕاند. لێرە 2 ئیش دەکرێ نەک تەنیا 1 دراو لەگەڵ ئەو پەپکەی بەرامبەر. دراو پێویستە بزانین کە تەنیا 2 لای هەیە، لای شع کە شێر و لای خەت. دەتوانین بە پیتی شع و خ بنووسین یان دەتوانین بنووسین شێر و خەت. ئێستا کۆمەڵی ئەو ئەنجامانە بنووسە کە لە توانادا هەیە. دراوە کە شێر و خەتی هەیە، پەپکەکەش چی هەیە؟ پەپکەکەش ژمارە 1 و ژمارە 2. ئەوها دایدەنین وەکو هێڵکاری درەختی. تەواو هەر ئەوەندەیە. ئەوجا ئێستا دەنووسین ڕەنگە لە دراوەکەی شێر بێ، لە پەپکەکەش ژمارە 1 بێ، کەواتە شع و 1. ڕەنگە ئەو جارەی شێر بێ بەڵام لە پەپکەکەی ژمارە 2 بێ، کەواتە شع و ژمارە 2. ڕەنگە خەت بێ لەگەڵ ژمارە 1، کەواتە خ و 1. ڕەنگە خەت بێ لەگەڵ ژمارە 2، کەواتە خ و 2. هەر ئەوەندەشە. ئێستا بەشی ب ئەو ئەنجامانە بنووسە کە ڕووداوی دەرکەوتنی شێر لەسەر پارچەدراوەکە و وەستانی میلەکە لەسەر ژمارە 2. تەنیا 1 ڕووداوە، کەواتە ئەو ڕووداوەش دەنووسین شع و 2. هەر ئەوەندەیە. پرسیاری 3 یەکێک لە فرۆشگەکانی بەستنی قوتووی بچووک یان ناوەند یان گەورە دەفرۆشێ. داواکار دەتوانێت بەستنی بە تامی ڤانیلا، شۆکۆلاتە، ئەناناس یان فستق یان مۆز هەڵبژێرێ. کەواتە 5 دانە تام هەیە. هەموو ئەو هەڵبژاردانەی لە توانادایە بۆ کڕیار بنووسە. لێرە دیسان ئەگەر هێڵکاریەکەم دروست کرد وەکو درەخت، 3 جۆرە قوتوو هەیە. یەکەمیان بچووک واتە پیتی ب یان ناوەند، پیتی ن گەورە پیتی گ. هەر یەک لەوانە 5 تام هەیە: ڤانیلا، مۆز، شۆکۆلاتە، ئەنەناس و فستق. لۆ هەر یەکەیان دەبی ئەو 5 تامە هەبی، کەواتە ئەوها 5 لە قۆیان 5 ڕەگیدا دەنین. پاشان ڕووداوەکان چییە؟ بۆ وێنە قوتووی بچووک لەگەر تامی فستق، قوتووی بچووک تامی ڤانیلا، قوتووی بچووک تامی مۆز، کەواتە
یان دەنووسین بچووک هەروەکو وشە، یان دەنووسین ئەمن ئەو هام نووسیە بەڵام دەبی بە خۆشم تێبگەم چم نووسە بۆ وێنە واتە قوتووی بچووک تامی ڤانێلا، بئم تامی مۆز، بش تامی شۆکۆلاتە، بئە تامی ئەنەناس و بف تامی فستق. کاتە هەر یەکە لەوانە هەرزێشی نابی ئەوەندە دوور و درێژە ئەوها دەنووسی. لۆ هەر سێ جۆرە قوتیەکە 5 جۆرە تام هەیە. ئەگەرەکان هەمووی دەنووسین. دەتوانین بزانین ئایا بە هەمووی چەند ئەگەرە، چونکە 3 دانە قوتووە هەر یەکی 5 تامە، 3 جارانی 5 دەکەین دەبی 15 دانە ئەگەر هەبی. دەبی بژمێرین بزانین 15مان نووسیان نا، لێرە دەژمێرین ئەوها 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 کاتە 15مان نووسی هەتا بزانین هەڵەمان نەکردیە. بەشی ب ئەو ئەنجامانە بنووسە کە ڕووداوی کڕیارەکە بەستەنی بە تامی ڤانێلا یان مۆز لە قوتووی بچووک. ئەوە ئاسانە کە ئەو هابوو بەستەنی بە تامی لە قوتووی بچووک. ئەگە قوتووەکە بچووک بوو واتە پیتی ب. تامەکەش ڤانێلایە واتە ب یان قوتووی بچووک تامەکە مۆزە ب م. ئەوە زۆر باشە، زۆر کەم بوو. دەینە لای پرسیاری 4. ڕەڤەند شەشپاڵوویەکی هەڵدا ڕەنووس کراوە لە 1 هەتا 6. لە هەمان کات میلی پەپکێکی سووڕاند کە کراوە بە 4 بەشی ڕەنووس کراو لە 1ەوە هەتا 4. ئایا ژمارەی ئەو ئەنجامانەی لە توانادایە چەندە؟ دیسان لێرە هێڵکاریەکی درەختی، چونکە شەشپاڵوەکە 6 لایە، پەپکەکەش 4 جێگایە، کەواتە ئەمن دەبی 24 ئەگەرم هەبی، 24 ڕووداوم هەبی. 6 جار 4. بۆ وێنە لێرە ئەگەر ئەوە شەشپاڵوەکە بی، چونکە تەنیا 3 لای دیارە، لایەکان دیکە دیار نییە، بۆ وێنە ئەوە لای یەکەم بوو، ئەوها ئێرە لای دووەم بوو، ئێرەش لای سێم بوو، پاشان 4ەم و 5ەم و 6ەمیش هەیە. هەر یەک لەو لایەنە ئەگەری هەڵدانی شەشپاڵوەکە لە هەمان کات سوڕاندنی ئەو پەپکە کە دەکە 4 جێی هەیە، دیسان ژمارەکەیان 1 و 2 3 و 4 کەواتە هەر یەک لەو لایەنە ئەویش 4 جێیە. ئەمن یەکەم و دووەم نووسیە، خوێندکاریش دەتوانی 3ەم و 4ەم و 5ەم و 6ەمی بنووسی بە هەمان شێوە، بۆ وێنە 3 دەنووسی لەگەڵ ژمارە 1 لەگەڵ ژمارە 2 لەگەڵ ژمارە 3 لەگەڵ ژمارە 4. دێنە لای ڕاهێنانی ئازاد. 5. ئەحمەد چاوەڕوانی پاسێک دەکات لە نێو 7-15 کە هەڵگری ڕەنووسی 1 هەتا 7. ئەو ئەنجامانە بنووسە کە لە توانادا ئەوە زۆر ئاسانە، لە 1ەوە تا 7 دەنووسین. زۆر ئاسانە، هەموو کەس دەتوانی ئەوەی چاکە. بەشی ب ئەو ئەنجامانە بنووسە کە ڕووداوی سەرکەوتنی ئەحمەد بۆ پاسێک کە ژمارەکەی گەورەتر بی لە 4. لێرە گرنگە ژمارەی گەورەتر لە 4 واتە 5 6 و 7. لە 7 زیاتر نییە، چونکە باسەکان هەتا 7 لە 1ەوە تا 7. پرسیاری 6. سۆلاڤ دەتوانێت نیوەڕۆ تەمەشای چ بکە؟ یاری تۆپی پێ، یان یاری تۆپی باسکە، یان بەرنامەیەکی تەلەڤیزیۆنی پەروەردەی. کاتە 3 هەڵبژاردەی هەیە سۆلاڤ. ئەدی ئێوارانیش دەتوانێت تەماشای یاریەکی تری تۆپی پێ، یان فیلمێکی سینەمایی، یان ئاهەنگێک.
دیسان سێ هەڵبژاردەی هەیە ئاهەنگێکی میوزیک. کۆمەڵی ئەو ئەنجامانە بنووسە کە لە توانادایە. دیسان لێرە دوو کاتمان هەیە، نیوەڕۆ و ئێوارە، کەواتە ئەوە دوو. هەر جارەی سێ هەڵبژاردە هەیە، کەواتە 6 دانە ڕوودا و دەبی هەبی. نیوەڕۆ، تۆپی پێ، تۆپی باسکە و بەرنامەی پەروەردەی. ئێوارەش تۆپی پێ یان فیلمێکی سینەمایی یان ئاهەنگێک. ئەوها ئێستا ئەگەر ڕووداوەکان هەمووی بنووسین ئەوها دەنووسین. نیوەڕۆ لەگەڵ تۆپی پێ، یان نیوەڕۆ لەگەڵ تۆپی باسکە، یان نیوەڕۆ لەگەڵ بەرنامەی پەروەردەی. ئێوارانیش ئێواران لەگەڵ فیلم یان ئێواران لەگەڵ ئاهەنگ یان ئێواران لەگەڵ تۆپی پێ. ئەوە ڕووداوەکان هەمویان نووسران. بەشی ب، کۆمەڵەی ئەو ئەنجامانە بنووسە کە ڕووداوی تەماشاکردنی سۆلاڤ بۆ تۆپی باسکە لە نیوەڕۆ. ئەوە تۆپی باسکە تەواو بوو. و بابەتێک کە وەرزش نەبێ لە ئێوارە. وەرزش نەبی لە ئێوارە واتە یان فیلمە یان ئاهەنگە. یەکەم جار تۆپی باسکە لە نیوەڕۆ واتە نە ب. ئێوارانیش ئێ لەگەڵ فیلم یان ئێواران لەگەڵ ئاهەنگ. کەواتە ئەو سێ ڕووداوە هەیە. پرسیاری ژمارە 7. هەتاو دەتوانێت لە نان خواردنی بەیانی چ هەڵبژێرێ؟ ماست، پەنیر و هێلکە ڕوون. سێ شتی هەیە هەڵبژێرێ. هەروەها دەتوانێت شیر یان شەربەتی پرتەقاڵ یان شەربەتی سێو یان کاکاوی گەرم هەڵبژێرێ بخواتەوە. هەموو ئەو هەڵبژاردنانەی لە توانای هەتاودایە بنووسە. ئەوها هێڵکاریەکی درەختی، ماست و پەنیر و هێلکە ڕوون. خواردنەوەکانیش لێرە شەربەتی پرتەقاڵ، شیر، شەربەتی سێو یان کاکاو. ئێستا ئەگەر لۆ ماستەکەی پیتی مەمان هەڵبژارد لەگەڵ شەربەتی پرتەقاڵ یان پیتی ماست لەگەڵ شیر، هەر با بنووسم چونکە دووش باش نییە، یان ماست لەگەڵ شەربەتی سێو یان ماست لەگەڵ کاکاوی گەرم. ئەوها ماستەکە تەواو بوو. دەینە لای پەنیرم لەگەڵ شەربەتی پرتەقاڵ، پەنیر لەگەڵ شیر و پەنیریش لەگەڵ شەربەتی سێو، لە هەمان کات پەنیر لەگەڵ کاکاوی گەرم. بە هەمان شت هێلکە ڕوونەکەش ئەگەر پیتی هەڵبژێرین لەگەڵ شەربەتی پرتەقاڵ و پیتی لەگەڵ شیر و پیتی هێلکە ڕوون لەگەڵ شەربەتی سێو، لە هەمان کاتیش یەکەکمایە پیتی لەگەڵ کاکاو. ئەوەندەیە. لۆی بزانین چەند دانەیە، چونکە سێ لێرە سێ ماست و پەنیر و هێلکە ڕوون، 4 دانەش هەڵبژاردەیە لە خواردنەوە، 3 جاران 4 دەکات 12. دەبی ئەو هەڵبژاردانەی من 12 دانەبی دەنا هەڵم کردیە لە جێچی. بەشی ب، ئەو ئەنجامانەی لە توانادایە بنووسە کە ڕووداوی هەتاو لە خواردنی بەیانی ئەگەر ماست بوو و شەربەتی میوە. لێرە دەبی ئاگام لێبی میوە مانای چییە. پێش هەموو شتێک ئەگەر ماستی خوارد کەواتە پیتی مە. شەربەتی میوە دەتوانم یان پرتەقاڵ و سێوە، کەواتە مە لەگەڵ شەربەتی پرتەقاڵ شع بوو، یان ماست لەگەڵ شەربەتی سێو. دوو ڕووداو هەیە یان دوو هەڵبژاردە هەیە. لێرە دێمە کۆتایی ئەوانەیە، هەتاوانەیەکی نوێ هەر بژی.